250 کۆمپانیای بیانی و ناوخۆیی لە 20 وڵاتی جیاوە بەشدار بوون لە دوو پێشانگەی جیادا کە یەکەمیان تایبەت بوو بە دووبارە ئاوەدانکردنەوەی ناوچە ئازادکراوەکانی ژەردەستی داعش. لە مەراسیمی کردنەوەی ئەو پێشانگایەدا وەزیری ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردنی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند بۆ ناوچە ئازادکراوەکانی دەستی داعش هەڵسەنگاندنی تاوەمان کردووە و هەندێک لە ناوچەکان دووچاری وێرانکاری ترسناک بوونەتەوە و پێویستە بە زووترین کات ئاوەدان بکرێتەوە بۆ ئەوەی ئاوەرەکان بگەڕێنەوە شوێنی خۆیان. ئەمە وەک وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن حکوومەتی هەرێمی کوردستان سەنگاندنی تاوامان لەسەر بارەدۆخی ئەم ناوچانە هەیە کە لەلایەن پێشمەرگە و لە دەست داعش ڕزگار کراون وەک جەلەولا و زمار و سنوونێ و شنگال و ڕەبیعە و باشیک و گوندەکانی دەوروبەریان. بۆ پێویستی دەزانین کە هەمووان ئاگادار بکەینەوە لەوەی قەبارەی وێرانکاری لە ئاستێکی گەورەدایە و سەخت و ترسناکە کە هەندێک شوێن وەک شنگال بە ناوچەیەکی تەواو وێرانکراو لە قەڵەم دەدرێت. بۆ دووبارە ئاوەدانکردنەوەی ناوچە زیان لێکەوتەکانی دەستی داعش حکوومەتی عێراقی لە ساڵی 2015دا سندوقێکی بە ناوی سندوقی دووبارە ئاوەدانکردنەوەی ناوچە زیان لێکەوتەکان دامەزراند بۆ ئەوەی لە ڕێگایەوە ئەو ناوچانەی پێ ئاوەدان بکرێتەوە. بۆ ئەوەش وتەبێژی حکوومەتی هەرێم دەڵێت حکوومەتی هەرێم نوێنەراتی لەو سندوقە هەیە و ڕۆڵی دەبێت لە ئاوەدانکردنەوەی ناوچە ئازادکراوەکان. هەر ناوچەیەک بەپێی ئەو سیاسەتەی هەر ناوچەیەک کە دووچاری زیان بوو بیتن ئەوە لەو سندوقە هەوڵ دەدرێت کە دەستی ئاوەدانکردنەوەی پێ بکەوە بێگومان نێمەش لە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ئاوەدانکردنەوە ئەندامیان لەو لیژنەیە هەیە و هەوڵیاندایە کە ئەو ناوچانەی کە چ لە ژێر هەرێمی ئیدارەی هەرێمی کوردستانەوە یاخود دەرەوەی هەرێمی کوردستانن ئەوانیش سوودمەند بن. دووەمین پێشانگە کە لەپاڵ پێشانگای دووبارە ئاوەدانکردنەوەی ناوچە ئازادکراوەکان کرایەوە تایبەت بوو بەرهەمە ناوخۆیەکانی عێراق و هەرێمی کوردستان کە لە ماوەی 4 ڕۆژدا 150 کۆمپانیای بیانی و ناوخۆیی کە لەو ژمارەیە 100 کۆمپانیان ناوخۆیین کاڵا و بەرووبوومەکانیان نمایش دەکەن. سیروان حوسێن، کوردسات نیوز، هەولێر.